بەڵەبەرزان لاتەوەرێکی دیکەی بەرنامەی بەیانی باش کوردستان وەک لە سەرەتاشدا ئاماژەم پێکرد باسکردن دەبێت لە جۆرەکانی خواردنە ڕۆژئاوایەکان و بە دیاریکراوی خواردنە ئیتاڵیەکان و فەڕەنسیەکان و چی گیان دەکاتەوە لێک و تایبەتمەندیەکانی چین شێوازی ئامادەکردنەکانیان چۆن هەیە ئەمە گفتوگوی زیاتر دەکەین لەگەڵ شێفێکی نێودەوڵەتی سەرکۆجاف لەگەڵماندا سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەی بەیانی باش کوردستاندا و بەیانیت باش کاک سەرکۆ دەمەوێت با بەشێکی گشتی باز لە مەتبەخی ئیتاڵی بکەین لەگەڵ مەتبەخی فەڕەنسیدا با سەرتا بێنە سەر ئەو خواردنانەی کە لە ئیتاڵی ئامادە دەکرێن چۆناهی واتە شێوازی خواردنی ئیتاڵی چۆناهیە. بەنیوێش باش ڕێزەکرامەیە بۆ کاناڵەکەتان بەشی ئیتاڵی و فەڕەنسی خۆی ئیسە ئەگەر بێتە سەر جیهان بە قوترین دوو مەبەخی عالەمی خۆی فەڕەنسی و ئیتاڵی بەس فەڕەنسی بەرزترە لە نانخواردن و لەو شتانە بەرزترە لە ئیتاڵی. ئیتاڵی ناسراوە بە پیتزا لە ناپۆلی جنوبی ئیتاڵیا لەگەڵ باکووری ئیتاڵیاش هەر ناسراوە بە مەسەن پەنیر و ناوڕاستی ئیتاڵیا بە پارمێزان ناسراوە. پاستەیان هەیە بەس نەوعی زۆر زۆریان هەیە. گارەوەی کە لە مەتبەخی ئیتاڵیدا ئامادە دەکرێت یاخود باسی لێوە دەکرێت زیاتر کە لای ئێمەی ڕۆژهەڵاتی لە لای ئێمەی کورد بە تایبەت ئەگەر باسی لێو بکەین بە تەنها ئێمە ئاشنای بە زیاتر لە پیتزا و جۆرەکانی پاستا و هەروەها هەندێک خۆراکی دیکە خواردنی دیکە کەواتە دەمێ بزانم ئەو خواردنانی دیکە چین کە پێی دەوترێت لە مەتبەخی ئیتاڵیدا بە شێوازی ئیتاڵی دروست دەکرێت جگەل لە پیتزا جگەل لە پاستا جگەل لە جۆرەکانی دیکەی ماکەرۆنی. زۆربەی نانخواردنی ئیتاڵی ئاردی بەکارێنن ئیسە پیتزا بە ئارد دەکرێت زۆربەی لەگەڵ پاستاش هەمووی بە ئارد دەکرێت لەگەڵ یەرکە ستەندەرە. زۆرترین شت کە تێدا بەکاردێت چییە؟ ئاردە چیتی کێ؟ ئاردە لەگەڵ پەنیر زۆربەی سەڵسەی زۆرشیان هەیە وەک پێستۆ بەناوبانگە زۆر لە سۆزۆ شتەکرێ لەگەڵ پارمێزان ئەو شتە زۆر بەناوبانگە. باشکەواتە چی وای کردو کە زۆر بەربڵاو بێ لە جیهاندا و ئێستا ئەگەر بچیتە هەر وڵاتێکی دنیاوە پیتزابوونی هەیە لە هەموو شوێنێکدا کەواتە چی وای کردو کە ئەم جۆرە خواردنە بەربڵاو بێ لە جیهانە؟ نانخواردنێکی زۆر سەریع و هەرزانشە پارەی زۆر دیکە سەرف ناکرێ ترش هەر لە هەموو جیهانە بڕۆی پیتزا هەرزاندرێ لە شتێکی ترە. بەڵام ئەوەی کە دەبینین کە ڕستەیەکی زۆر بەکاردێنن بۆ نمونە لە ئامادەکردنی جۆرێکی پیتزادا. بەڵێ ئێستا وەک ئیتاڵیا پیتزای مارگریتیان هەیە ئەو زۆر بەناوبانگە لە سەڵسەی تەماتۆ شت دەکرێت لەگەڵ پەنیر. باش چی وای کردوم تایبەتمەندی هەبێت؟ ئەوان خۆیان پڵاویان کردووە ڕۆشتم بۆ جیهان مەطعمی زۆریان کردووە تر نەخواردنیشیان خۆشە بە بۆنەی تەبیعەت و شتش. باش بابێنە سەر خواردنە فەڕەنسیەکان مەتبەخی فەڕەنسی چۆنە بۆ خواردنە فەڕەنسیانەی کە ڕەنگە هەندێکمان پێی ئاشنا بوو بێتین دیارە ئەوەی کە زۆرترین باوە کریپە بەڵام چ جۆرێکی دیکەی هەیە خواردنە فەڕەنسیەکان دەتوانین بڵێن سفرەی فەڕەنسی چۆنە؟ سفرەی فەڕەنسی سفرێکی زۆر مهمە خۆی بەرزترین مەبەخە لە عالەمە فەڕەنسی ئێستا هەر اختصاصی خۆمش هەر فەڕەنسی مودێر زۆربەی هۆتێلی جیهان و مەطعمی جیهانی بەرز ئەستێرە سەڵسەی فەڕەنسی بەکارهێنن ئێستا نمونەیەک 5 سەڵسە هەیە ستەندەرە لە عالەمە لە هەر هۆتێلی 5 ئەستێرە یان 4 ئەستێرە یان لە هەر مەبەخێکی جیهان بەناوبانگ بێ هەرە بێ مەطعمی فەڕەنسی بە شێوەی مەطعمی فەڕەنسی یشکە سەڵسەی 5 سەڵسە هەیە خۆی ئەوە پێڵەن گروند سۆسە بە ئەڵمانی کە خوێندومە ئەوە ستەندەر هەر ئەبێ کە تۆ ئیشکی لە ناو مەبەخە ئەبێ هەو بێ. کەواتە پێکهاتەی سەڵسەکان چۆنە شێوازەکەی چۆنە ڕەنگە ئێمەمانان نەزانین هەندێک سەڵسەت هەیە چۆن ئامادە دەکرێت پێکهاتەکەی چییە کاتە دەمێ بزان پێکهاتەی سەڵسەی فەڕەنسی چۆنە و سەڵسانە چین کە بەکاردێنرێت. بەڵێ سەڵسە هەیە ڕۆژێکی پێچێ نزیکەی 20 سەعات لێنانی وەک سەڵسەی دیمیگلاس ئەوە فەڕەنسی پێکهاتەکەی چییە؟ ئێسخانی مەڕ یان جۆرەکە بێ لەگەڵ گۆشتی کە گۆشت شت پاکەکەین لە ناو مەطعەمە ئەمێنێ فرە نادرێ ترێکرێ بە سەڵسە لەگەڵ گێزەر و پیاز و
هەندێ شتی تر هەیە لێرە لە کوردستان نیمانە تایەکرێ و زۆربەی سەڵسەی فەڕەنسیش بە واین و شت ئەکرێ. باش تۆ دەڵێ هەندێک سەڵسە هەیە ڕەنگە زیاتر لە 20 کاتژمێری بوێت. چۆن 20 کاتژمێری بوواتە 20 کاتژمێر لەسەر ئاگر بکوڵێ یاخود لەسەر خۆی بکڵێ لە دەرەژەی حرارەت 93 تا 95 دانرێ. مەسەلەن ئێمە 12 دەی شەو داینێن ئەیکوڵێنین ئەمێنێت تاکو بەیانی کە بینەوە نزیکەی عەسر دوای نیوەڕۆ تە سەڵسەش هەیە سەڵسەی ماسی هەیە سەڵسەی مریشک هەیە تر هەر سەڵسەی هەر سەوزۆشتش هەیە بۆ ڤیگان و شت. ئەم سەڵسانە چۆن دەخورێت لەگەڵ چیدا دەخورێت؟ ئێمەمانان هەمیشا بیستمان سەسە لەگەڵ شتێکی دیکەدا دەخورێت خود دەکرێت بەسەر جۆرە خواردنێکی دیکەیە. ئەتام سەڵسانە چۆن دەخورێت؟ ئێستا سەڵسەی دیمی گلاسی گۆشتە بەعام لەگەڵ ستێک شتا خوڕێ زۆربەی یان سەڵسەی ڤێلۆتی هەیە فەڕەنسیە ئەوە زۆربەی لەگەڵ ماسی شتە خوڕێ ستەندەرە. باش کەواتە دەبێ بزانم لێرە خەڵک تا چەندێک ئاشنایە بە ئەم جۆرە خواردنانە بە تایبەت سفرەی فەڕەنسی ئەگەر بڵێین زۆر دوورین بەڕاستی. ئێستا لە کوردستان زۆربەی مەطعەمی ئێرە ئەگەر هەبێ بەناو ئەینووسن مەسەلەن مەطعەمی فەڕەنسی یان ئیتاڵی بەس کە دیتە ناو مباخیان مەسەلەن بڕی بۆ مەطعەم سەری قاپەی شێوی قاپەکە چۆن دانراوە نان خواردنەکە گۆشتەکە چۆنە سەوزۆشتەکەش کارکرێ لەگەڵیا زۆر دوورە. ینی بەڕاستی پێویستمان بە دەورۆشت و ئەکادمی بکرێتەوە لە کوردستان چونکە نان خواردن بەشێکی زۆر مهمە و گرنگە لە ژیانی خۆمانە. هەر کەسێ ناتوانێت بەلای کەمەوە دوو سێ جار نامخوالێت لە ڕۆژێکە. باش دیارە وەک پێشتریش باسم لێوە کرد کە ئەوەی زۆرتر ئاشنا بەتابەت گەر بڵێن لە مەتبەخی فەڕەنسیدا بۆ ئێمەی کورد بەتەنها کریپە. کەواتە چی وەی کرد بەتەنها کریپ ئاشنا بێ بە ئێمە یاخود ئێمە ئاشناین بە کریپ؟ ئێمە چۆن یاخود بڵین چی وەی کردە کە ئێمە بەتەنها ئاشنابین بە کریپ و جۆرەکانی؟ واتە ئێمە بەتەنها یعنی ئەوەی کە بیستومانە یاخود زۆرترین بەربڵاوە لە هەرێمی کوردستان ئەگەر بینە سەر هەرێمی کوردستان زیاتر کریپ و جۆرەکانیەتی. بۆچی بەس بەتەنها ئەوە هاتۆتە ناو ئێمەی ڕۆژهەڵاتیەوە ئێمەی شەرقی ئەوسەطەوە ئەگەر بڵین؟ چونکە مۆباقێکی تۆزە قورسە خوێنینی وێ زۆر مۆباقێکی زۆر بەشی زۆری کایە سەیتەری کردوتە سەر جیهانە. ئێستا ئیتاڵی هەرزانترە دائیمەن مەطبەخی فەڕەنسی چونکە بە شێوەیەکە کرێ کە ئێستا پێش تۆ زەوتم 20 سەعاتی ئەوێ تاکو ئەو گۆشتە ببێ ئەو سۆسە کێ کردێتی چۆن کراوە شتەکان هەمووی حسێ بکرێ تر گرانە بێ نرخەکەی تر بەبوونی ئەو شتە بۆ ئێرەش کاتی زۆریەوێ لای خۆمان سەڵسەیەکەکان ڕەنێ بە 10 دقە 15 دقە بیکەن هەر بە کرێمی نانخواردن و شت. بەس مەطبەخی ئیتاڵی تۆزە هەرزانترە شتەکانیشی کە ئێستا وتم ئارشتێکی زۆر هەرزانە ئاو یەکەیە مەسەلەن ئەگەر بکرێتە ناویش. تۆ شێفێکی نێودەوڵەتیت بێگومانم لەوەی کە سەردانی بەشێکی زۆر لە ڕێستۆرانتەکانت کردووە بێگومان خواردنەکانی ئێرەت بینیوە بەتایبەت ئەوەی کە باسی لێو دەکرێت خواردنی فەڕەنسی بێ یاخود ئیتاڵی بێ. تا چەندێک ئەمانە دەتوانین بڵێن 100% ئەم جۆرە خواردنانی کە لێرە بوونی هەیە بە شێوازی ئیتاڵی دروست دەکرێت یاخود بە شێوازی فەڕەنسی دروست دەکرێت؟ کاتێکی زۆری لە سەتا بەڕاستی 30 لێرەش کە دێم بۆ کوردستان زۆربەی نانی خۆمان چێشتی خۆمان نەخۆم کوردەواری خۆمان هەر خۆشە هی شەرق ئۆرێنتال بەس ئێمە تەرتیب و ئەتەکێت ئەو شتانەمان نییە. باش با بەسێک لە بوون بە شێف بکەین. ئەو ڕێکارانە چین کە پێویستە کەسێک بگرێتە بەر بۆی کە بتوانێت بێ بە شێف؟ بەتەنها شارەزایە لە خواردنە؟ نە ئەو بەش ناکە. ئێستا ئەبێ بخوێنیت لاوەڵۆ دەست پێ بکەیت ئەبێ بەست تۆ ئەو شتە تێوێ ئەگەر شتێک و خۆش بێ یان حەزی لێ ئەبێ فێری بی لەوێ ئەڕۆی 3 ساڵی خوێنی تاکو 3 ساڵنی من 3 ساڵنی خوێندم مەسەلەن ڕۆژی هەفتەی 7 ڕۆژە 5 ڕۆژ ئیشمە کرد 2 ڕۆژ لە ناو مەحەد و شتم خوێند 3 ڕۆژش ئەڕۆژم بۆ هوتێل لە هوتێلی حەیات تەطبیقمە کرد 3 ساڵنی هەر نێودەوڵەتیە 5 سێرە تر
خەڵکی لە مەطعمی احتیادی ئەتوانێت شەر بخێنێت لە ئەڵمانیا 3 ساڵنی وێ دوای ئەوەش گرنگ نییە تۆ ببی بە شتێکی بەرزیان مەشهور ئەبێت تۆ دایمەن بخوێنیت. شێوازی خوێندنەکەی چۆنە کاک سەرکۆ؟ دیارە ئەوەی کە ئێمە بیستمانە هەندێک کات دەڵێ کە فلان کەس شتەکە ئیشەکە نازانێت، بەڵام دواتر کاتچێتە ئەو شوێنەوە چێتە ڕێستۆرانتێک یاخۆ هەر کارێکی دیکە بێت بە پێی مروری زەمان تەجروبە پیا دەکاتە خبرە پیا دەکات و دەبێت بە شێفێک یاخود دەبێت بە کەسێکی دیار یاخود دەبێت بە شارەزایەک لە بواری فلانە کارەدا. کەواتە سەرەتای خوێندنەکان چۆنا هەیە، بەچی دەست پێ دەکەن، چۆن ڕێنمایەکان وەردەگرن؟ لە ئەڵمانیا وڵاتێکی زۆر پێشکەوتووە کە ڕووی ئەتوێ مەسەلەن تەباخی ئیشکەی یان ببی بە شێف زەحمەتە بۆ خۆ لەوێ لەگەڵیان هەوس و کەوتکەی و ئیشی بچیتە ناو مجتەمەعی ئەڵمانی، چونکە ئەوان هەمووی بە دەرسە کە ئەتوێ ببی لە بیدایە دەست پێەکەی کە چۆن شوێنەکەی خۆ پاکەکەی تاکو 3 ساڵەکە تەواو بێت تۆ بەشی زۆر بینیەوە لە ناو تێرەکە ئەم هەموو شتانە فێر بۆتر شێفی زۆری تایە هەمووی تر فێرەبی. شێوازی خوێندنەکە ئەوەیە کە خۆت دەستنیشانی دەکەی پێت خۆشە بی بە شێف لە بواری فلانە خواردنەدا یاخود بۆ نمونە لە سفرەی فلان وڵاتەدا یاخود هەمووی دەخوێنن و دواتر لێکێکیاندا سەرکەوتنی زیاتر بەدەستێنی چۆن هێواتە؟ ئێستا من عامم خوێند ئینتەرنێشناڵ باسی حتا ناخواردنی ئیسلامی و باسی کریستیانشەکە مەسیحی و هەموو جیهان باسی هەموو جیهان هندۆس و شەرقی ئاسیا و کە دەست پێەکەی هەمووی خوێنی ناو ئەڵمانیاشە خوێنی هەرێمەکانی ئەڵمانیاش 16 هەرێمن هەمووی خوێنیت تۆزە دەست پێەکەی بە ئەوروپا یەکەم جار دەست پێەکەی بە ئەڵمانیا دوای ئەڵمانیا تۆزە گەورە ئەبێ بە ئەوروپا خوێنی کەسە ئیتاڵی و ئیسپانی و فەڕەنسی و تر ئاوە بەس زۆربەی چونکە زۆربەی ئەتەکێت و زۆربەی مەطعمی جیهانە فەڕەنسیە تر زۆربەی خوێندومان سەر مەطبەخی فەڕەنسی. باش دەبێ بزانم تۆ وەکو شێفێکی نێودەوڵەتی شارەزایەکت هەیە لە بواری خواردنە شەرقیەکاندا؟ لە شەرقی ئەوسەتا بلاد شام سووریا لوبنان و فلستین و ئوردون لەگەڵ عێراقی خۆمان کوردستانی خۆمانش حەرەوش لە برنجە و شتانە لێزانم بریانی و یاپراخ ئەو شتانە هەمووی لێزانم لەگەڵ جنوبیش و جەزیرە عەرەبیە یەمەن و سعودیە و تر ئۆریەنتاڵی پێڵەن هەمووی شارەزام. دووەم شت نانخواردنمان لە ئەوروپا بەڕێزە چونکە زۆربەی بەهاراتی عالەم لە شەرقا دێتەوە نان خواردنمان خۆشە بەس مشکلەیەکمان هەیە کە شتێ دروستەکەی بە قیاس و شت دروستی ناکەی تر مەسەلەن منجەڵێکی یاپراخیان برنجێ لێنەی ئەبێ بە قیاسات بیکەی بۆیە مەسەلەن تۆ لە مەطعامە ئێشەکەی ئەبێ بۆ ئەرباح و شت و بۆ پێویستی و هەبێ مەسەلەن بە پارە و شت و چۆن حسابات هەمووی لەوێ حساباتە کیلۆیەکی گۆشتەکڕین ئەیکڕی لەوێ ئەمە هەمووی حساباتە کیلۆی گۆشتەکە مەسەلەن چەند غرامی ئەفرۆشی دانەی بە چەنە ئاوا واتەیەوە ئێوە بە غرام و بە قیاسات فێری جۆرەکانی خواردن لە کاتێکا کە دەبیستین و دەبینین لە کەسانی بەتەمەنی ناوخێزانەکەماندا دەوترێت ئەوەی کە پێی دەوترێت بە گۆترا خواردنیان لێ ناوەواتە بەبێ قیاس بکەن بەڵام خواردنەکەشیان خۆش دەرچۆ. باش جگەلوێ کە تۆ شارەزایەت هەیە لە بواری دروستکردنی خواردنە شەرقیەکاندا خواردنە کوردەواریەکاندا دەمێ بزانم پرۆژەی ئایندی تۆ چییە؟ هیچ پرۆژەیەکە بەدەستەوێ بۆی کە فێرکاری بڵاوکەیتەوە بەناو هەندێک کەسدا کە تاوەکو بتوان خزمەتی زیاتر بکەن لە ڕێستۆرانت و لە چێشتخانەکان لە هەرێمی کوردستاندا؟ نیازم هەیە ئێستا من لە مەطعمێکی تەقییمی گاید مێشلانی هەیە عالەمیە ئەستێرێ هەیە 2-3 ساڵ ئیشەکەم ئینشاڵڵا دوای ئەوەش وتم ماستەر تەواکەم چونکە لەوێ هەر بەشێک و ماستەریشی تایە کە بتوانین تۆ لە ئەڵمانیا بڕۆی دەرس بڵێتەوە لە مەحەد و ئەکادمیەکانی ئەڵمانیا لەو بەشەی خۆت کە تۆ تیاویشەکەی ماسترم تەواو کرد نیازم هەیە بێم بۆ کوردستان خزمەتی خاکەکەی خۆم بکەم شتێ بکەم بتوانم شتێ خزمەتی ئەو خەڵکە بکەم کە ئەکادمیە بکەمەوە مەسەلەن دەرس بڵێمەوە بە ستافی غەربی بە ستافی ئەڵمانی. پێشبینی ئەوە دەکەی پێشوازێکی باش بکرێت لە جۆرەکانی خواردنە فەڕەنسیەکان؟
بۆ پێیکە تۆ زیاتر فەڕەنسی شارەزای دەبارێت خۆمانشی مثلا تەطویری یەکەین نانخواردنی کوردی تۆ ئەتوانی بە شێوەیەکی جوان تەقدیمیکەی خەڵکەکەش حەزی لێ بێ و بە عینە نزیکی تام و خۆش بێت. مەبەستە چ لەوەی کە دەڵێ بە شێوازێکی جوان تەقدیم بکرێت. ئیزە تۆ نمونەیەکە ڕووین بۆ مەطعامێک قابەکە بێ قاب سێڤەسێ بێ زۆر بە جوانی بۆ بێت بەهادیئی ئەتێکێت هەبێ لە سەریە کێشە نیە تۆ بە چەتاڵ و چەقۆ نامخۆی توانیش بە هەر بە کەوچک نامخۆی بەس بە شێوەیەک دروستیکەی خەڵکەکە حەزی لێ بێ ڕسمی بگرێ ببینێ بە جوانی. باش کاک سەرکۆ دیارە منەمێ بزانم ئەم بەشێک لە ئیشەکانی تۆیە بێگومان و دەزانیەوە ماسیە جۆرەکانی ماسیم بەڵام کۆمەڵێک خواردن لە وێنەکاندا دەردەکەوێت بۆ نمونە ئەمەیان چییە؟ ئەمە چۆن بڵێن تولیتایە ئەو وەک نان هەیە پێڵەن نان هەیە تر ئێمە وشکێکینەوە لەگەڵ کرێمی هەیە ئێستا مەسەڵەن وەک ئەو شتە سپیە وەک ماسە بەس خەستە فێتی زۆری تایە تر وەک کرێمی لێەکەین. خۆتان دروستیەکەن؟ ئێمە بەڵێ خۆمان دروستیەکەین. باش ئەمە چۆن ئەخورێ و نرخەکەی چەنە مێ بزانم نرخەکەی چۆن ئەمە؟ ئەوە نرخەکەی نزیگەی 18 تاکو 20 سۆرە. ئەوە کە لە خوێندم لە حیات بووم ئەو شتانەمەناکردتر خۆی ئەمە گرانە. ئەمەیان چییە و بۆچی گرانە؟ لاکسە لاکس باڵمانی ینی سالمون بە ئینگلیزی ماسیە لەگەڵ کرێم و شتە ئەوە کە مەسەڵەن خەڵک دێ بۆ مەطعام یەکەم شت کە دێت وەک چۆن پێڵێن هەڵووی پێڵێ هەلو ئەو شتەی بۆ بێت. بەس بۆچی ماسی کرێمی پێوەیە ینی ئێمەمانان بیستمان تەنها ماسی ڕوو بە هەناری یاخود لیموی بەسەرەوە دەکرێت بۆچی کرێمی پێوەیە ئەو کرێمە چۆنایە شیرین نییە؟ ئەو کرێمی ئاسیا شەرقی ئاسیا تریاکی پێڵن شیرین نییە؟ تۆزە شیرین و تۆزە تیژی تایە تۆزە شیرینی و تۆزێک تیژی. ئەمە نرخەکەی چۆنە؟ ئەمەش گرانەوتە؟ ئەمە ئەو بۆ مەطعامی کوردی دروستم کرد کاتی خۆی لە ئەڵمانیا لە کۆڵن. ئەوە حەمسە بەس ئەوەی دیکەیان ئەوەی هەناری بەسەرە ئەوان ئەوە متەبەری پێڵم بە عەرەبی وەک بابەغەنوجا بە باەنجان نکراوە. ئەمە لە غەربدا دەتوانین بڵێ خواسی لەسەر چکە ئەمە خواردنی تا ڕادێک شەرقە تاکو ڕادێک حەزیان لێ بەس گران نییە. زۆر باشە. دیارە خۆراکی دیکەشت ئامادە کردووە و ئەمەیان چییە؟ ئەمە لە شیرینی ئەچە من پێشبینیەوە کە بەم شیرینی بێ. بڵێ ئەوە هەر شیرینیە وەک کوشتێکین ئێمە بە قاڵب کرێمەکرێتە ناوی شۆکۆ ئەو شتە ڕەشە ئەوە شۆکۆیە کەکاوە. بۆ نمونە ئێستا و پارچە شیرینی بەچەنەوە چۆنیش ئەخورێت چکە هەندێک کاتێمە دەبینین شیرینی لەگەڵ چادایە و لەگەڵ قاوەدا پێشکەش دەکرێت ئەمە چۆن دەخورێت؟ خۆی مینیۆی عالەمی سێ بەشە یا جابەجا ئەبێتە 4 بەش ئەگەر سوپی لەگەڵ بێ خۆی بەس نۆرمال سێ بەش زەڵاتە مەسەڵەن فۆرشوازی پێڵم باڵمانی هۆبتگانگ تەبەقی ڕئیسی کە گۆشت بێ یان ماسی بێ یان مریشک بێ دوای ئەوە سێهەم بێتە ئەو شیرینی کە دەستکەوت لە وێنەکە باش ئەو شیرینیە نرخەکەی چەنە گرانە؟ بەیناوبین شیرینی هەیە بە 50 یۆرۆ قاپی شیرینیش هەیە بە 10 یۆرۆ 15 ئەمە نزیکەی 15 تاکو 16 شتێکی. ئەی ئەم جۆرە خواردنە چییە؟ ئەمە هەمووی گوڵە منەی بینم ئەو گوڵە ناخورێ؟ ئەو گوڵە ناخورێ ئەو کرێمە لە لیمۆیە لە لیمۆ دروستکراوە بۆتە بە کرێم. ئەوەی ژێری برنجە؟ نه سەرەتانی پێڵم هومە بە باڵمانی یان ئینگلیزیش ئەوە هەر لە بەحرا هی سەرەتانی پێ نازانم بەکوردیچی پێڵەنتر ئێمە دەریەکەین پاکێکەوە سێرشە. ئێمە قرژاڵی پێدا ئەو هەر گۆشتەکەی سوێرە. گۆشتەکەی سوێرە. ئەو گوڵانە چینە و بۆچی لە سەریدانەوە ئەمە تەنها مەسی جوان کاریە یاخود دەخورێش؟ ئەمە بۆ تێبی خۆی. ئەمە نرخەکەی چۆنە؟ نزیکەی 39 تاکو 45. 39 تاکو 45. ئەم ماسیە چییە بۆ درکەکەی و دەرهێناوە بۆ ڕەنگەکەی واهەیە؟ ئەمە جۆرێکی ماسیە؟ ئەمە ماسی پێڵەن شتاین بود باڵمانی ماسیێکی گرانە ماسی خڕ هەیە و ماسی درێژش هەیە. ئەمە چەند کیلۆیە؟ ئەوە
نزیکەی 5 کیلۆیە بەس ئێمە هەر فیلەکەی دەرەکەین ئێستا من لێرە هەر گۆشتەکەی ئەم دەرکردووە ماسیەکان واتە دەرکەکەی و دەرکردو فیلەی دەرەکەین هەمووی دەرەکەین بەس گۆشتەکە تەقدیمەکرێ. چۆن شێوازی ئامادەکردنەکەی چۆنە هەم جۆرە ماسیە کە پاکەکەین و دەریەکەینی خێنە ناو سینی و شت خوێەکەینە سەریا تردانرێ ڕۆژێک دانرێ لە خوێەکە تۆزە هەر خۆی گۆشتی ماسیەکە بێ. ئێستا لە ئەوروپا بە شەکر و بەخێ ماسیە خۆن شەکر چۆن دەکرێت بە ماسیە مەسەن کیلۆیەکی خێ لەگەڵ 1 کیلۆ شەکر تامی تێک نادا شیرین کیلۆیەکی شەکر لەگەڵ 1 کیلۆ خێ ئەکرێتە سەر ماسیەکە لەگەڵ نوعێکی سەوزە وەک بەڵام ئەو شەکرە تامی ماسیەکە ناگۆڕە شیرینی ناکە خۆشیەکە وەک سالمون بە قاوە ئەیکەن مەسەر مەطبەخی فەڕەنسی هەر چۆن بڵێ تەدبیری یەکەن ئیکەنە ناو سینی بە شەکر و بە خێ تردانرە ڕۆژێک تا 2 ڕۆژ تر لە خۆیەوە ئەبێ خۆی واتە هیچ شیرین نابێ شیرین شێفەگەر من تاقیکەمەوە دوای شیرین دەرچێت چی بکەم بەچاوی خۆ ئەی شوێن چونکە ئەشۆرێ لە ئەخیرا 2 ڕۆژەمێنی ڕۆژونیە کەمێنی دوایەوە ئەی شوێن دوایی بە سۆس و شت تەقدیمیەکەین بە سەوزە ئەو سەوزانە چین کە بەکاردێت دەشمێ بزەم ئەمەیان چییە؟ ئەمە چ خواردنێکە؟ ئەوە هەر زەڵات هەیە قەبیلاتە بڵێ واتە ئەمانە زەڵاتەن پێش ناخواردن ئەخورێ بڵێ واتە بۆ تێر خواردن نییە زۆر باشە کاک سەرکۆ دەمێ بزانم تێبینی تۆ چیە لەسەر ئەو خواردنانەی کە لە ڕێستۆرانتە کوردیەکاندا تەقدیم دەکرێت و پێشکەش دەکرێت لە بڕەکەی ڕازیت لە دەڕازی ڕازی بۆ خۆشی زۆر خۆشە بەڕاستی نانی ناخواردنی ئۆریێنتال شەرق تەعام کەوتم چونکە بە بۆنەی هند و هندستان بەهارات لەوێ دێت و بەرەو بەلای کوردستان و تورکیاوە ڕاتە ئەوروپا نانخواردنمان خۆشە بەس شێوەی تەرتیب و ئەتەکێت ئێمە تۆزە بەڕاستی زۆر دووری ئەمەیان چ جۆرێکێتی ئەوەیان بۆ کۆتا پرسیار کارنیلی پێڵەن ئەوە هەر ماسیە زۆربەی مەطبەخی شەرقی حەزی لە ماسیە تر ئەوە هەر مقابلاتە لە سپاس بۆ بەڕێز کاک سەرکۆ جاف شەفی نێودەوڵەتی لەگەڵماندا بی سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەی بەیانی باش کورد